داواکاریەکەم ئاراستەی دەستگای زیندانی سیاسیەکانی عێراق کردووە لە پای هەبوونی بارەگا لە شاری کەرکووک، بەڵام مەعامەلاتی هاوڵاتیانی شاری کەرکووک و دەوروبەری دەگەڕێتەوە بۆ خوارووی عێراق، بۆ شارەکانی دیالە، شاری کووت، حلە، هەر شارێک لە شارەکانی خوارووی عێراق لە دروستبوونی لیژنەیەکی تایبەت کە ئەم لیژنە تایبەتە بەداخەوە لە پای ئەوەی پاداشتی زیندانە سیاسیەکان بکە، لە پای ئەو تەمەنەی کە بەخشیویانە بە ئازادی گەلانی عێراق و ئازادی نیشتیمانەکەیان، ئەمڕۆکە لە دوای تەمەنێکی زۆر لە ماندوو بوون هەتاکو ئێستا ئەو معامەلاتانەیان جێبەجێ ناکرێ، بەڵکو زۆربەی زۆریان تووشی ئەوە دێن یاخود ڕەوزەکرێتەوە یاخود بە هۆکاری ئەوەی کە ڕێگەکە دوورە و ناتوانن تحملی تەکالیف و نەفەقەی ڕێگە و بانەکان بکەن، ئەم لیژنەیە دەچێت لە شارەکانی تری عێراق دەرەکە. ئەی کەواتە بارەگای زیندانە سیاسیەکان لە کەرکووک چ کارێ هەیە سەبارەت بەوە؟ ئەمە دەگەڕێتەوە بۆ لاوازی و ناسەقامگیری ئەو کارانی کە ئەنجامی دەدا، و لێرەشدا هاوڵاتیانی شاری کەرکووک بە تەواوەتی تووشی غەدرێکی تەواو ئەبن، بۆیە ئێمە هەرگیز قابلی قبول نییە و ناکرێ هاوڵاتیانی ئێمە لە شار و شارۆچەکانی کەرکووکەوە ئەروە لە منطقەی گەرمیانیشەوە زۆر تووشی ئەو حاڵەتە بووینە کە سەردانی شارەکانی تری عێراق بکەن، بەڵکو دەکرێت ئەو لیژنە تایبەتە لە ناو شاری کەرکووک بێ. بۆیە ئەمڕۆ داواکاری تەواومان ئاراستەی دەستگای زیندانە سیاسیەکانی عێراق کردووە کە دەبێت ئەو لیژنەیە بێتە شاری کەرکووک وە لەوێ لە پای پاداشکردنیان ئەو کارانە لەوێ ئەنجام بدە، نەک بەم نەهامەتێکەوە تووشی هاوڵاتیانمان دەبن. بۆیە ئێمە دووپاتی دەکەینەوە کە نوێنەری ڕاستەقینەی ئەوان بین و کار لەسەر ئەوە بکەین کە فعلەن ئەو نەهامەتیە لەسەر شاری کەرکووک و ئەو غەدرە قابلی قبول نیە بەرامبەر بە زیندانی سیاسیەکان بکرێ. ئێمە بە مافی خۆمانی ئەزانین ئەمڕۆ ئاراستی ئەو نووسراوەمان کرد و هەموو لایەنەکانیش پێمان وایە بە مافێکی ڕەوای دەزانن، چکە ئێمە داوای شتێکمان نەکردووە لە دەرەوەی یاسا و دەستور، بەڵکو ئەمە مافێکی زەوتکراوە لە هاوڵاتیەک کە تەمەنی خۆی بەخشیوە، لەبەرەوە پێمان وایە ئەبێ زیندانی سیاسیەکانی عێراق وەڵامدانەوەیەکی تەواوی هەبێ بەرامبەر بەم کێشەی کە دەرهەق بە هاوڵاتیان دەکرێت.